سەربازگەی تۆپزاوە کەوێتە ناوەندی گوندی تۆپزاوە بە دووری 11 کیلۆمەتر لە سنتەری پارێزگای کەرکووکەوە و ئەم سەربازگەیە لە ساڵی 1970 دەستکراوە بە دروستکردنی و لە ساڵی 1982 دروستکردنی کۆتایی پێهاتووە و سەربازگەیەک بۆ تایبەت بۆ بە با بڵێن سوپای جێشی شعبی واتە کەمپی ڕاهێنانی جێشی شعبی بووە لە سەرەتادا و ئەمە بەردەوام خەڵکی بۆ هێنراوە و ڕاهێنانی پێکراوە و کراونەتە ڕیزەکانی جێشی شعبی لە ساڵی 1970 لە مانگی پێنجا کۆتایی بە ژیان لەم ناوچەیەنرێ و گوندی تۆپزاوە تەخت دەکرێ و تەواوی خەڵکی ناوچەکە ڕاگوێزێت و ئاسەواری ژیان لەم ناوچەیە نامێنرێ بۆیە ئەتوانین بڵێن لە ناوڕاستی 1970ەوە سەربازگەی تۆپزاوە ئامادە کراوە بۆ پرۆسەکانی ئەنفال بۆ ئەوەی ئەنفال کراوانی تێدا کۆکرێتەوە لەبەرەوەی لە 25/1970 ئاسەواری ژیان لەم ناوچەیە لە گوندی تۆپزاوە دەوروبەری نەماوە و لە پرۆسەکانی تاوانی ئەنفالدا کە لە 23 شوباط بۆ 6 ئەیلولی 1970 خایاندووە سەربازگەی تۆپزاوە ناوەندی سەرەکی کۆکردنەوە و زیندانیکردنی ئەنفالکراوان بووە و هەموو جگە لە قۆناغی هەشتی بادینان لە قۆناغی یەک تا قۆناغی حەوت لە 180 ئەنفالکراوانی ئەو حەوت قۆناغە هێنراونەتە تۆ سەربازگەی تۆپزاوە و لێرەوە بڕیار لەسەر چارەنووسیان بداوە ڕاستەوخۆ ئەوانەی کە تەمەنیان 14 ساڵان تا 55 ساڵ بۆ ڕاستەوخۆ لێرەوە بردراون بۆ گۆڕی بە کۆمەڵ و زیندەر بە چاڵکراون و ژنان و منداڵ ڕەوانەی سەربازگەی دروست کراوە و بە تەمەنەکان و بەشێکی تر لە ژنان و مناڵان ڕەوانەی قەڵای نوگرە سەلمان کراوە طبعاً جگە لەوانەی گەنجەکان لێرەوە بردراون بۆ گۆڕی بە کۆمەڵ و زیندە بە چاڵکراون دواتریش ئەو ژن و منداڵانی کە لە سەربازگەی دروست بوونە لەوێش بە گروپ و بە شێوەی وەجبە ڕۆژانە خەڵکیان بردووە گروپیان بردووە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان. پرۆسەکانی تاوانی ئەنفالدا کراوەتە بەشێک لە جیهازی ئەمنی خاص واتە جیهازی ئەمنی خاصی ڕژێمی بەعز ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی سەربازگەیەکی کردووە ڕاستە هێزی تر هەبووە لێرە بۆ پاسەوانی بەڵام وەرگردنیان ئەنفالکراوان زیندانیکردنیان ناوتۆمۆرکردنیان پۆلێنکردنیان ئیفادە لێوەرگرتنیان بڕیادان لەسەر چارەنووسیان ڕاستەوخۆ لەلایەن جیهازی ئەمنی خاصەوە دراوە کە جیهازی ئەمنی خاص دەستگایەکی داپۆلێسەنەری ئەمنی ڕژێمی بەعز بۆ کە ڕاستەوخۆ پەیوەندی بە سەدام حوسێن و تاوانبار عەلی حەسەن مەجیدەوە بووە و لێرە باڵێن ئەم سەربازگەیە لە 32 هۆڵ پێکدێت جگە لە بە باڵەخانەی فەرماندەیەکە و باڵەخانەی باڵێن چێشتخانە و نادی و ئەو شتانی تایبەت بۆ بە سەربازگاکە 32 هۆڵیتیان بووە کە ئەم 32 هۆڵە بۆ زیندانیکردنی ئەنفالکراوان بەکارهێنراوە بەپێی ئەو ئامارانەی لە بەردەستایە سەبارەت بە ینی هێنانی ژمارەی ئەنفالکراوان بۆیرە ئێمە داواکاری گشتی لە دۆسەی ئەنفال لە دادگای باڵای تاوانەکان باز لە 27,000 ئەنفالکراوەکە کە هێنراون بۆ ئێرە و باڵێن چەند هیومان ڕایتس وۆچ باز لە 16,000ەکە بەڵام ئەمانە هیچیان ژمارەی 100% نین چکم بەڵگەنامەکان ڕژێمی بەعز لە ناویداوە بەڵام بەپێی هەندێک نێزگەی 21 بەڵگەیش کە تاوانبار بارق واژووی لەسەری کردووە نێزگەی بەس خۆی بە 21 نووسرا و 3,000 کەسی هێناوە بۆ ئێرە بەڵام ژمارەکان تا ئێستا دیارین بەڵام وەگوتمان لە 180 ئەنفالکراوانی قۆناغی یەک تا حەوت هێناونەتە سەربازگەی تۆپزاوە و لێرە هەموو جۆرە ئەشکەنجەدانێکی دەرونی و جستەیی هەبووە و مناڵان قوربانیترین توێژ بوونە لە ڕووی ئەشکەنجەوە هەر لە ڕۆژی هێنانیان خێزانەکان بۆ ئێرە مناڵەکان جیاکردنەوە لە تەمەنی یەک مانگیەوە تا تەمەنی 12 ساڵی مناڵان جیاکراونەتەوە لە هۆڵێکا بە تەنیا زیندانی کراون. بۆ خۆی سنووری گوندی تۆپزاوە ئەکەوێتە عمقی با بڵێن
هاوسنوورە لەگەڵ ناوچە عەرەبیەکانی کەرکووک واکەوێتە خواری کەرکووک وەوە گوتمان پێش ساڵی پێشتر ناوچەکە ئاسەواری ژیان لە ناوچەکە نەهێڵدراوە بۆیە لە ڕووی بۆ ئەوان بۆ ڕژێمی بەعس بۆ شاردنەوەی تاوانەکە ئێرە باشترین شوێن بووە کە بتوانن تێ قوربانیەکانی تیا زیندانی بکەن و نێڵن هەم کەس بتوانێ هەڵبێ هەمیش نێڵن هیچ زانیاریەک لە ناو ئەم سەربازگێ دزە بکە بۆیە ئێرەیان هەڵبژاردووە لە 1970ەوە ئامادەسازی کراوەوە ئاسەواری ژیان نێراوە لەبەرەوەی ئێراکەوێتە نیزگە لە ڕێگای تکریر و نیزگە لە ڕێگای حەیژە واکەوێتە عمقی ناوچە باڵێن عەرەبی نشینەکانەوە. تەمان لە دوای پرۆسەی ئازادی و بە بەردەوام داوای ئەوە کرێ کە سەربازگەی تۆپزاوە بکرێ بە مۆنومنتێکی تایبەت بە قوربانیانی ئەنفال بەداخەوە ئەمە یانی هیچ لایەنێک بەدەم ئەم داواکاریەوە نەهاتووە لە دوای 2017 شەوە ڕووداوەکانی 2017 بەداخەوە سوپای عێراق چاوی بڕێتەوە ئەم سەربازگەی کە بیکاتەوە بە شوێنێکی سەربازی و سێجا هەوڵشی داوە لە 21 و لە 23 دووجا هەوڵی داوە دوایین جاریشەوە خۆتان ئاگادارن کە هێز هات و جێگیر بوو لە ناو سەربازگەکە بەڵام بە فشاری ڕێکخراوەکان و نووسەران و چالاکوانیانی بواری جینۆساید ئەو هەوڵانەی سوپا شکست پێێنرا.